بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه آمين. براني بريز خوش حالم كلا درسي شديكا بخزمتان دقمو لشرح متن عقيدة طحاوي خواهي قوري تبارك وتعالى بقوري وعظمتي خوي أو درسان بخاتة ترازو حسنات من أو مجلس من بكاتة مجلسي ذكر عاقبة خير من بكا سربرز وسرفرازي دنيا وقيامت من بكاتن وداهاتومان للرابردومان باشتر بكا إن شاء الله تعالى. لدرس رابردو قيشتي نسر والله تعالى يستجيب الدعوات ويقضي الحاجات بما تواو نكرا لبر توابوني كاتكي براني شيرينم مسألي دعاء ومسألي جيب جيكردني مطالب داوكاريكاني خلق للان خواوة تبارك وتعالى شتيشي يشكل لضروريات جيان ويشكل لو شتاني كإنسان بيوستي بيتي بيوستي بوي كإنسان دا صلاة وهيز قوتك هبه هاناو پناي بوبباتن بوجه بجيكردني مطالب داوكاريكاني او دا صلاة وهيز قوتش خواية تبارك وتعالى وهنديك لو بيداويستي ضرورياتی ژیانی ئینسانن هەموو شتێک ئەگە خوا بە قسمەتت نەکا هیچ شتێک بۆ تۆ نابێت. بەڵام هەندێک شت هەیە ینی زۆر قورسە بەخوا نەبی جێبەجێ نابێتن بەخوا نەبی جێبەجێ نابێت. ینی بۆ نمونە خوای گەورە هەندێک نمونەی پێداوین لە دەرسی ڕابردوو باسی ئەو ئاەتانەمان کرد کە خوای گەورە تەبارەک وتەعالە دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. ئەو دوعاە ئەو پاڕانەوەیە ئینسان نزیک دەکاتەوە لە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە. هەندێک نمونەی وەڵامدانەوەی هێناون خوای پەروەردگار تەبارەک وتەعالە لە قورئانێدا بۆی کە ئینسان بزانی شتێک ئەگە لە لای من و تۆ مستەحیلە لای خوای گەورە تەبارەک وتەعالە کون فەیەکونە. یەکێک لەوانە نمونەی بە ئەیوب هێناوەتەوە عەلەیهی السەڵات وەسسەلام باش ئەو نەخۆشیەی و طبعا ئەوەی کە ژیانی ئەیوبی خوێن بێتەوە زۆر عەجایب بوو. ئەیوب عەلەیهی السەڵات وەسسەلام زۆر دەوڵەمەند بووە، ماڵ و منداڵێکی زۆری هەبووە و خێزانی سێچا خێزانی هەبوون. ئەو پێغەمبەرە بەڕێزە شەیطانی مەلعون گوتوێتی خوایە ئەو ئەگەرە تۆ ئیبتیلایکەی و تاقیکەیەوە ئەو شوکر و سەبر و ئەو بەندایەتی و عەبدایەتی و ساڵحیەی نامێنێتن. خوای گەورە دەزانی وانە، بەڵام ئەوە ئیسرائیلیاتە دەجێڕنەوە. خوای گەورە تاقی دەکاتەوە ئەیوب عەلەیهی السەڵات وەسسەلام هەرچی کە زوڕیەتە نایبینی هەموو منداڵەکانی دەمرن، خێزانەکانی یەک خێزانی دەمێنیتەوە. ئەوجا لە خودی خۆیدا تووشی نەخۆشیەکی زۆر کوشندە دەبێت، نەخۆشیەکی قوڕس دەبێت. هەتا لە هەندێک ئەثەر و ڕیوایەت داهاتووە دەڵێ گۆشتی کەوتووە، یعنی ئەوەندە قوڕس بۆ نەخۆشیەکەی هەتا لە شاریان دەرکردو نیان هێشتۆ لە شاری مەگە ئەو نەخۆشیەوی بگوازرێتەوە بۆ خەڵکی. پاش 89 ساڵان ئەیوب عەلەیهی السەڵات وەسسەلام کە وەزعی خێزانی دەبینی کە خێزانی بۆتە کارەکەر و قاپشۆری ماڵان دەتخوا دنیا ئەگەر قیمەتی هەبایە قەت خێزانی پێغەمبەرێکی پایەبەرز و بەڕێز خوای گەورە لێ دەگەڕێ وا لێ دەکاتن کە ببێتە قاپشۆری ماڵان و جلک و قاپ و شتووە لە بۆ ماڵان بشواتن. نەبەخوا نەبەخوا ئەگەر دنیا قیمەتی هەبایە پێ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە وەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام لە فەرمودێکدا دەفەرمێ ئەگەر قیمەتی باڵە پێشکەیەکی هەبا نەیدێشت کابرای کافر قوماوێکی لێ بخواتەوە، بەڵام بەخوا لە باڵە پێشکەیەکی سووکترە ئەو دنیاە هیچ نییە. ئەوجا خوای گەورە تەبارەک وتەعالە دەربارەی ئەیوب دەفەرمێ فاستجبنا له فكشفنا ما به من ضر. ئەیوب فەرمووی نەچوو گۆ خوایە شیفام دە و دەست بە گلەی و گازاندام کە
فەرمووی ئینی مەسەنیە الضر وأنت أرحم الراحمین. خوایە من تووشی ئەو ناڕەحەتیە بووم، نەشی فەرمووچێ تووشی کردوم. خۆ خوای گەورە ئینسان نەخۆش دەکات. ئەدەبی پێغەمبەران زۆر عەجایب بوو لەگەڵ خوا تەبارەک و تەعالە. ئیبراهیمیش عەلەیهی السەڵاة وەسەلام کە دەفەرمێ وإذا مرضت فهو يشفين، ئەگەر نەخۆش کەوتم ئەو شیفام دەدا. شیفایەکە دەداتە لای خوای گەورە، بەڵام نەخۆشیەکە بە مبهەمی باز دەکاتن. خۆ هەر خوای گەورەش ئینسانی نەخۆش دەکات. ئەیوبیش عەلەیهی السەڵاة وەسەلام نەیفەرموو خوایە ئەمنت نەخۆش کردووم ئەمنت ئاوا لێ کردووم، دەفەرمێ ئینی مەسەنیە الضر وأنت أرحم الراحمین. مباشرة خوای پەروەردگار دەفەرمێ فاستجبنا له فكشفنا ما به من ضر، وەڵاممان دایەوە و ئەو نەخۆشی و ناڕەحەتیەی کە هەشی بوو لەسەرماندادا. کەواتە لێرە پەیامێکی زۆر گەورەیە بۆچی بۆ ئەوانەی کە دەردەدارن، ئەوانەی کە دکتۆرەکان دەیان نێرنە ماڵەوە، ئەوانەی کە فەقیر و هەژارن پارەیان نەبچن بۆ لای دکتۆر. باوانە زانن نەخۆشێک ئەگەر دکتۆر نەیبینیتن چارەسەر و شیفای نییە، نەوەڵڵا. بەڵام ئەخذ بالئەسبابیش واجبە. ئیمکانیەتت هەیە بۆ دەکرێت خەڵکێک هاوکارت دەکا، واجبە بچی بۆ لای دکتۆر و بۆی کە عیلاج وەربگری. بەڵام کە هەموو دەرکەت لێ قەپات کرام بزانە دەرکەیەک قەپات ناکرێ کە دەرکەی خوایە تەبارەک و تەعالە. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەربارەی ذەنون یونس عەلەیهی السەڵاة وەسەلام، تۆ بەنەو پیاوە هیچێکە لە پێغەمبەرە پایابەرزەکان، تاکە قەومێک کە ئیمانی هێناوە بەبێ ئەوەی کە پێغەمبەریان لەناو بێ قەومی یونس بووە. تاکە قەومێک کە ئیمانیان تەواو هێنابێ هەموو بەگچکە و گەورە ئیماندار بوو بن قەومی یونسە. ئیمانیان نەدینا زۆر سەرسەخت بوون، دژمنایەتی زۆری یونسیان دەکرد عەلەیهی السەڵاة وەسەلام، بەس یونس سەبری نەگرت، ئینتیزاری نەکرد تا ئەمر و فەرمانی خوای پێدەگا بڕوا قەومەکەی بەجێ بێڵێتن. پەلەی کرد ڕۆی ئەوەندەیان ناڕەحەت کردبوو. خوای گەورە ئەوی خستە دەوی حوتی، قەومەکەشی هەموو هیدایەتدا بەبێ پێغەمبەر. خوای گەورە دووە نافەرمی وەلەو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين. ئەگەر خوای گەورە بیوێتن، ئەگەر مەسەلەی تاقیکردن و ئیبتیلایە دەنا بیوێتن هەموو خەڵکی بە لەحظەیە چەمان دەیانکاتە ئیماندار و باوەڕدار و مسلمانی دەرەجەیەک. ئەتۆ وەکو بڵێ دەتوێ مەسەڵەن ڕقت لە خەڵکییانەوە تا خەڵکی وا لێ دەکەی ئیحراجی دەکەی تا ئیمان بێنیتن، ویشی تو نییە. بەچێ دەفەرمێ پێغەمبەری خۆشەویست دەفەرمێ عەلەیهی السەلام بەرەو برا بەڕێزەکانی خۆم لە بەکاتی ئەمر بە چاکە و نەهی لە خەرابە و داوەدا دەبێ ئینسان زۆر نەرمونیان بێ. نابێ ئەو کەسێک کە تۆ گوناهێک دەکات، تاوانێک دەکات، نسحەتی دەکەی، ئیحراجیکەی و وەوای لێ بکەی کابراکە ئەنەما ئەتۆ وەکوێ گوتی خوای گەورە تۆی مسەڵەت کردی بەسە سەرویدا. بە جوانی نسحەت و ئامۆژگاریەکەی بە قسەی کردی نوری عەلا نور، بە قسەی نەکردی پەیامی خۆت گەیاندووە کۆتایی پێهات بە قەزیەکەی. کە چۆوێن دەرێ لە ناو دەوی حوتدا ها بە هیچ دکتۆرێک و بە هیچ وەستایەک و بە هیچ ڕاوکەرێک ئەو پیاوە لێوێن دەرێ نایەتە دەرێ عەلەیهی السەڵاة وەسەلام. خوای گەورە تەبارەک و تەعالە لێوێن دەرێ فەنادا فی الظولومات، لەکوێن دەرێ ظولومات نەک ظوڵمە، چەند تاریکاییەک، تاریکایی بەحر، تاریکایی ناوسکی حوت، تاریکایی قوڵایی بنەوەی بەحر، ئەو هەموو تاریکاییانە ئەلەوێن دەرێ فەنادا فی الظولومات لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. ئەو دوعایە زۆر عەجایبە. جا خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی دەفەرمێ ئەو دوعایە بۆ یونسیە و بۆ ئەوانەی کە لە دوای یونسیش دێن، بۆ هەموو مسلمانێکی ئەو دوعایە بکات لە هەر بەڵاو و موسیبەتێکی کە تووشی دێ خوای گەورە ڕزگاری دەکات. چکە دەفەرمێ ڕزگارمان کرد وەکەذالکە نونجی المؤمنین، ئەبەو دوعای ئیماندارانیش ڕزگار دەکەین، بەڵام بە شەرتێکی ئیماندار بن، بۆ خوا سوڵحاو بن. ئەو جا خوای پەروەردگار چ دەفەرمێ فاستجبنا له ونجيناه من الغم، ڕزگارمان کرد لەوێن دەرێ. ئەو جا برا بەڕێزەکانی خۆ زەکەریا عەلەیهی السەڵاة وەسەلام منداڵیان نەدەبوو، هیوا هەیە دەچێ لای هەموو دکتۆرێکی دکتۆر بێ ئومێدت دەکات دەڵێ وەڵا کاکە هیچ منداڵتان نابن، بەس ئەو ماوە بێ ئومێد مەبە.
زەکەریا عەلەیهی سەڵات وسەلام کە چوو طبعا ئەو سەرپەرشتی مەریەمەی دەکرد تەماشای كلما دخل عليها زكريا المحراب وجد عندها رزقا قالت أنى لك هذا قالت هو من عند الله بەهارێ دەچوو زستانێ دەچوو میوەی هاوینی لێوێن دەرێبوو هاوینێ دەچوو میوەی زستانی لێوێن دەرێبوو بەش ئێستاش نەبوو بڵێ وەڵا خانی پلاستیکی هەبوو و ناو ساردخانە هەبوو نەوەڵا هەر بە فرێشی دەهاتە خوارێ لەلایەن خواوە تەبارەک وتەعالە بۆ مەریەمەی کە تەماشای کرد خوای گەورە ڕزقی ئەو مەریەمەی دەداتن ئەو جا فکری کردەوە وەڵڵاهی وا چاکەمیشە و داواکاریەی خۆ هەتا ئێستام داوا نەکردو بەڵام با داوای لێ بکەم منداڵێکمان بداتی لە نوێژدا لەخوا پاڕایە و خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێتی فاستجبنا له ووهبنا له يحيى وەڵاممان داوە یەحیاش کە خوای گەورەیە کەم ناوە خوای پەروەردگار لێی ناوە هیچ ناوێکی دیکە نەبووە ناوی یەحیا لەسەر ڕووی زەوی لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم مەسەلەی دوعا زۆر گرینگە دوعا بە گچکە مەزانن دوعا سیلاحێکی زۆر گەورەیە ئینسان ئەگەر بزانی چۆنی بەکاردینیتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لیەسئەل ئەحەدەکم رەبەه حاجەتەه كلها حتى يسأل شسع نعله إذا انقطع هەموو شتێک لە خوا داوا بکەن دەفەرمێ حتا دەفەرمێ قەیتانی پێڵاوەکەتان ئەگەر پسا لە خوا داوا بکەن لە خەڵکی دیکە داوا مەکەن هەندێک لە هاوڵان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەیعەتی لێوەرگربوون داوای هیچ شتێک لە هیچ کەسێک نەکەن هیچ شتێک داوا لە کەس نەکەن لە غەیری خوا نەبیتن ئەبوو بەکر یەکێک بوو لەوانە دەفەرمێ لەسەر وڵاقەکەی خۆی دەبوو قامچەکەی دەکەوتە خوارەوە کابرا لەوێن دەرێ ڕاوەستا بوو سەحابە نەی دەفەرمەوە ئەو قەمچە مێدەوە دەهاتە خوارێ قەمچەکەی خۆی دەست دەکردووە سواری وڵاقەکەی دەبەوە هەتا ئەوەشیان لە خەڵکی داوانە دەکرد ئەو جابرا خۆشەویستەکانی خۆم مەسەلەی خوا داواکردن و دوعاکردن شتێکی فطریە ئینسانی کافر و بێباوەڕیش ئەگەر تەنگاو بوو ئەو خوایە تەبارەک وتەعالە هانای بۆ دەباتن لێی دەپاڕێتەوە خوای گەورە دەفەرمێ فإذا ركبوا في الفلك دعوا الله مخلصين له الدين ئەگەر سواری پاپۆر و کەشتی و بەلەمەکان بوون و شەپۆل لێیدان دەپاڕێنەوە جا هەر یەکەو بە زبانی خۆی و بە حاڵی خۆی و چۆن لە خوا حاڵی بۆ چۆن خوای ناسی و ئەلەو خوای دەپاڕێتەوە ئەو جابرا شیرنەکانی خۆم کومەڵە خاڵێک هەن دەبی زۆر زەرورە ئینسان بیزانێتن ئەوەی کە تو لێی دەپاڕێەوە ئەوەی کە تو هانای بۆ دەبەی ئەوەی کە تۆ مەسەلەن طموحت هەیە کە فریاد کەوێ هەندێک خاڵی تێدا دەبێ مەوجود بن یەکەمیان چییە دەبێ وجودی هەبێ کە وجودی هەبێ وجودەکە چییە یعنی ئەو وجودە وجودێکی خاوەن دەسەڵات و هێز و خاوەن ئیقتیدار بێتن بتوانێتن کە ئیش و کارەکانی تو ڕەها بکات خوا وجودی هەیە بەڵێ هەیە وەخوای پەروەردگار وجودی هەموو عەبد و بەندەکانی دیکە و مەخلوقاتی دیکە مەربوطە بە وجودی خواوە تەبارەک وتەعالە ئەوجا خوای پەروەردگار خاڵێکی دیکەی کە تو داوای لێ کە دەبێ غەنی بێتن دەبێت دەوڵەمەند بێ ئەتۆ بچی لە فەقیرێک داوا بکەی چ دەڵێتن دەڵێ کاکە بەخوای ئەمەش هیچم نییە والله هو الغنی خوای گەورە دەوڵەمەندە لە هەموو شتێک هیچ شتێک لە خەزینەی خواکەم ناکات هیچ شتێک لە خواکەم ناکات شیفای تو بدە هیچ لە خواکەم ناکات منداڵ بداتە تو هیچ شتێک لە خواکەم ناکات و دەوڵەمەند کات بەڵام زۆر جار ئێمە ئەو شتانەی کە لە خوا داوا دەکەین برا خۆشەویستەکانی خۆم ئەمە نازانین داخۆ بۆ ئێمە باشیان خراپە جاری وای خوای گەورە گەر توی خۆشویستی ئەو شتی کە داوای دەکەی ناداتێ لەبەرەوەی برا بە ڕێزەکانی خۆم ئەوەی کە ئەمن و تۆ قەناعەتمان وایە خوای گەورە تەبارەک وتەعالە بۆمان بکاتن لەوانەیە زەرەری ئێمە بێتن خاڵێکی دیکە ئەوەی کە تۆ بە لێی دەپاڕێەوە و داوای لێ دەکەی دەبێ بیسەر بێتن خوای گەورە بیسەرە یان نا بیسەرە بیسەری خوای پەروەردگار بیستنی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەوە نییە بڵێ وەڵا کۆمەڵە خەڵکێک دوعا بکە کۆمەڵە خەڵکێکی دیکەش
لەوانە مەسەرەن لەبەرەوە خەڵک زۆر دوعا دەکا ئاگای لێ نابن وەکو یەک بە هەر زوبانێکی داوا دەکەی دەپاڕێەوە لە خوای پەروەردگار، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەبیسێت و ئاگای لێتی. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم ئەوەی کە تۆ لی دەپاڕێەوە دوعای لێ دەکەی دەبێ خاوەن کەڕەم بێتن، لە خوای گەورە خاوەن کەڕەمتر نییە. یعنی وایە دەماشە دەکەی وەلیلله المەثەل الأعلى دەچی بۆ لای لی دەپاڕێەوە داوای لێ دەکەی هەیەی زۆری دۆڵەمەندە بەس ناداتی، بەس خوای پەروەردگار وان نییە. ئەوجا ئەوەی کە تو لی دەپاڕێەوە دەبێ ڕەحیم بێ، بە بەزەیی بێ، لە خوای پەروەردگارمان بە بەزەییتر نییە. ئیوایە دڵی ڕق بۆ تەماشە دەکە کابرا دەناو قوڕی دابینیتن، دەناو خانی بەسەردا بڕوخێ ئاگری تێبەر ببێتن هەر تەقەی سەری دێت. خوای پەروەردگار ڕەحیمە، بە بەزەیە بەرامبەر عەبد و بەندەکانی خۆی. ئەوجا خاڵی شەشەم و کۆتایی لە ئەوانەی کە تو لیان دەپاڕێ دەبێ و خاڵی تێدا بێ دەبێ خاوەن دەسەڵات و هێز و قودرەت بێ بتوانێت ئەو شتێک کە ئەتۆ داوا دەکەی جێبەجێ کات. هیچ شتێک کە تۆ داوا دەکەی لە لای خوای گەورە مستەحیلات نییە، هەموو شتێک خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆ جێبەجێ دەکاتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم ئەو خوای تەبارەک و تەعالە خاڵێکی زۆر گرینگە پێشەوەی کە بەرنامەکەمان کۆتایی بێتن. طبعا هەندێک لە فڕەقی ضال و ئەوانە دەڵێ کاکە دوعا پێویست ناکات، یانە تو بیکە یان نەکە هیچ تەئسیر نابێ، ئەوەی کە خوای گەورە بە قسمەتی کردو هەر ئەوەیە وانییە. هەندێک شتێ خوای گەورە لە ئەزەلەوە تو نازانیت چنە ئەو شتانە، لە لەوح المەحفوظ تۆماری کردوون ئەو شتانت بە قسمت دەکا، بەڵام کەنجێن دوعات کردن و پاڕایەوە لە خوای. ئاگات لێ بیت خوای گەورە تەقدیری کرد و دەوڵەمەندت کا، بەڵام کەنجێنت دەوڵەمەندەکە کە زۆرت ئیلحاح کرد و زۆرت دوعا کرد و زۆر پاڕایەوە، ئەو کاتەی خوای پەروەردگار بە قسمەتت دەکاتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم دوعاکردن وەکو باقی شتەکانی دیکە، وەکو باقی شتەکانی دیکە شروط و مەوانیعی هەن. شەرتەکانی دوعاکردن ئینسان ئیمانی بەخوا بێ و ئیخلاصی بۆ خوا هەبێ و تەوەکولی لەسەر خوا بێ تەبارەک و تەعالە، و ئەوجا دوعا کە دەکات دوعای قەتیعەی ڕەحم نەکا، دوعای قەتیعەی ڕەحم نەکا، دوعای خراپ نەکا و پەلەش نەکا لە جێبەجێکردنی دوعاکاندا. ئەوانە کۆمەڵە خاڵێکن و ڕزقی حەرام، خواردنی حەرام، جلوبەرجی حەرام، خانووی حەرام، ئەوانە هەمووی مانیعی وەڵامدانەوەی دوعاکانن لەلایەن خوای پەروەردگار و تەبارەک و تەعالە. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێ ذكر الرجل يطيل السفر أشعث أغبر يمد يديه إلى السماء يا رب يا رب ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام فأنى يستجاب لذلك. كابرا دەست بەرز دەکاتەوە خوایە خوایە یا ربی یا ربی، بەڵام هەموو شتێکی حرامە، قەت خوای گەورە وەڵامی ئەو ئینسانەی ناداتەوە. کەواتە برا بەڕێزەکانی خۆم کورتەی باسەکەمان لەوە کورت دەکەینەوە. یەکەم ئینسان ئەو خوای خۆی بناسێتن، تەوەکولی لەسەر ئەو خوایە هەبێ و پێداویستەکانی خۆی بەرز کاتەوە بۆ لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، و ئەو مقدماتانەی کە پێغەمبەر باسی کردوون عەلەیهی السەڵات وەسەلام کە دەبنە مایەی ئەوەی کە دوعا جێگیر نەبێتن لە جلوبەرجی حەرام، لە خواردنی حەرام، لە مەسکەنی حەرام، ئەو شتانە لە خۆماندا دەفعکەین و تەوەکولمان لەسەر خوا بێ، ئیعتیمادمان لەسەر خوا بێ و بە هۆکار و دوعای شەرعی لە خوا بپاڕینەوە، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە وەڵام دەداتەوە. دوعاکانیش برا خۆشەویستەکانی خۆم بەلاش ناڕۆن، دوعایان جێگیر دەبێ هەمان کات، یان بەقەدەر ئەوەی کە تو داوا دەکەی خوای گەورە بەڵام موسیبەتانە سەر دەفع دەکا، یان بۆ هەڵدەگری لە ڕۆژی قیامەت، خوای گەورە پاداشت دەدات و بەقەدەر ئەو دوعانەی کە کردوونتن. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.